من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەرنامەی بەخشین پردەی گەیاندنی هەژار و دەوڵەمەندەکانە لە هەرێمی کوردستان بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بە دەستگیری و بەخشندەی ئێوە سات لە دوای سات و ڕۆژ لە دوای ڕۆژ و هەموو سات و کاتێک ئێوە بوونەتە پشت و پەنای هەژاران و نەداران و لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە دڵی هەزاران خانەوادەی خاوەن پێداویستی تایبەت و منداڵی بێ باوک و هەژار و نەدارەکانتان لە هەرێمی کوردستان خۆش کردووە. بەرنامەی بەخشین بە هاوکارەکانی ئێوە لە چەندین پرۆژەدا خزمەتی خەڵکانێکی هەژار و نەدار و خاوەن پێداویست تایبەت دەکات لە هەرێمی کوردستان. بەرنامەی بەخشین ئەمڕۆ لە یەکێتی نابینایانی کوردستان لە شاری سلێمانی 100 خانەوادەی نابینا بەسەر دەکاتەوە و دیاریان بەسەر دابەش دەکات بە هاوکارەکانی ئێوە دڵیان خۆش دەکات. ئومێد دەکەین هاوکارەکانی ئێوە بەردەوام بێ بۆ ئەوەی ئێمەش بتوانین دڵی خانەوادە هەژار و نەدارەکان خۆش بکەین. چەند ساتێک لەگەڵمان بن بابزانین ئەو خاوەن پێداویستی تایبەتانە و نابینانە تا چەند دڵخۆشن بە هاوکاری و دیاریەکانی ئێوەی بەخشندە و ئازیز و بەڕێز. بەناوی خۆی گەورە دەستخۆشی بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی بەخشین بە هیوای کار و پرۆژە و بەرنامەی زیاتر بە هیوای چالاکی بەردەوامی بە خۆشحاڵیەوە کە ئەمڕۆ بەرنامەی بەخشین ئەوە ئاوڕێکی لەم وەزع قەیرانە و ناهەموارەدا ئاوڕێکی جددی و ئاوڕێکی مرۆڤ دۆستانە و ئاوڕێکی هاوخەمی لە یەکێتی نابینایاندایەوە و چینی نابینانی بێبەش نەکرد. جێی خۆیەتی سپاسی بەرنامەی بەخشین بکەین، سپاسی خێرخوازان بکەین کە هاوکاری بەخشینەکەن، بەخشینیش کە هاوکاری ئێمەکە و ئەبەخشێت. من هیوادارم ئەم حکوومەتە بە زوویی لە بەخشین ئیسە
خۆشحاڵە بین بە هاتنی ئێوە، بە هاتنی کەناڵەکەتان، بە هاتنی بەرنامەی بەخشین کە لەم ڕۆدا من ئەتوانم لێرەوە و پەیامە بە حکوومەت بگەێنم، بە وەزارەتی کار بگەێنم، پێیان بڵێم کەسانی خێرخوازماون کە ئێوە موچەی ئێمە کەمکەنەوە ئەوان شوێنتان بگرنەوە، نابینایان و خاوەن پێداویستێ تایبەتەکان بێبەش نەکەن، نابینایان و کەمەندامان خۆیان ژیانیان سەختە، بەڵام قەیرانەکە دووهێندە ژیانی سەخت کردوون، حکوومەت لە باتی ئاوەڕیان لێباتەوە ئەوەندەی تر ئەویش دووهێندە قەیرانەکەی بۆ قورس کردوون، بەڵام خۆشحاڵانە جێگەی دەستخۆشیە، جێگەی نرخاندنە کە کەناڵی پەیام و بەرنامەی بەخشین هاتووە ئەمڕۆ هاوکاری 100 کەس لە ڕێکخراویەکێتی نابینایانەکات لایەن لێکاتەوە لەم ڕەمەزانەدا بێبەشیان ناکە، بێبەشیان ناکە لە خێر و خێراتەکانی بە هیوای سەرکەوتوو بن، بە هیوای نمونەیان زیاد بێ، بە هیوای حکوومەتی هەرێم وەزارەتی کار چاویان لێ بکە. دەستان خۆش بێ و بەخێر بێن. سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام، سپاس بۆ جەنابتان، یەکێتی نابینایانی کوردستان و سەرجەم خاوەن پێداویستیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان جێگەی داخە بەم قەیرانەی بەم وەزعی کە ناویان لێ ناوە قەیران حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی وەزعی خاوەن پێداویستی تایبەتیان خستە بار و گوزەرانێک کە زۆر زۆر لە وەزعێکی ناڕەحەت ناشایستە ژین زۆر پێویستیان بە هاوکاری و بە یارمەتیدان و پشتیوانی ئەم لاولایە جێگەی داخە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی پێشوو کە ئێمە 150,000 دینارمان هەبوو کە 150,000 دینار هیچ گۆڕانێک لە ژیانی هیچ مرۆڤایەتیەک دروست ناکە بۆ مانگێک، بەڵام بۆ ڕۆژەکە گەری هەیە، بۆ دوو ڕۆژە گەری هەیە. جێگەی داخە لە قەیرانی دارایی هەرێمی کوردستان هات ئەم حکوومەتە بەبێ ئەوەی لە بکۆڵێتەوە لە توێژەکانی کۆمەلگا دەستی خستە قوتی خاوەن پێداویستی تایبەت بێوەژن و پەککەوتەکان موچەی ئەمانیشی بڕی و موچەی ئەمانیشی کەم کردەوە. جێگەی داخە موچەی خاوەن پێداویستی تایبەتی ئێستا گەیاندووە بە 89,500 بە 59,500 کە ئەمە جێگەی پێکەنینە بۆ 89,500 بۆ 90 نەبوو، بۆ 59,500 بۆ 60 نەبوو. جێگەی داخە ئێمە بۆیە ڕێمان کردوتە ئەو شوێنە خێرخواز و پشتیوان و پاڵپشتانەی کە خۆیان بە خاوەنی خاوەن پێداویستی تایبەت و مرۆڤایەتی ئەزانن، ئەو کەسانەی کە دایمەن دەستی خێر و زەکاتیان واڵایە بەڕووی ئەم خاوەن پێداویستە تایبەتانە. لەم ڕۆدا من دەسی پەیامی یەکێتی نابینایان و ئەندامەکانی خاوەن پێداویستە تایبەتەکان ئەگەیەنم بە سەرجەم ئەو سەرمایەدارانەشی کە تا ئێستا لایەن لە خاوەن پێداویستی تایبەت و فەقیر و هەژاران نەکردوێتەوە. تکاکەم ئێستا لە وەزعەکەین وەزعی هەرێمەکەمان حکوومەتەکە وازی هێناوە لە مواتنی وڵاتەکەی. تکاکەم ئێوە هاوکار بن، پشتیوان بن، یارمەتیدانی ئەم خەڵکانە بگرنە ئەستۆ بۆ ئەوەی چکم لە وەزعێکی ناهەموارین هەر کەسێکتان بیر بکاتەوە 89,500 59,500 هیچ بە هیچ کەسێک ناکە، هیچ بە هیچ کەسێک ناکە، هیچ کەسێک ناتوانێت پێی بژی. لەبەرەوە من لێرەوە داواکەم خێرخوازان، هاوکاران، پشتیوانان، ئەو کەسانەی دەخل و سەرمایەتان لە خەڵکانی تر زیاترە هاوکار بن، پشتیوانمان بن، سیقەشتان بە ڕێکخراوەکان نییە، بیبەخشن بە بەرنامەی بەخشین بابێت لە ڕێو ڕسمێکی وادا پێمانیە بەخشێ. مەمنونی نیچکۆم بەرنامەی بەخشین لای خۆی نایهێڵێ ئەی بەخشێتەوە بە ئێمە. سپاس بۆ ئێوە. بەخشین خەڵکانێک هەن بە خەمی خەڵکی هەژار و نەدار و نەخۆشن. ئەو کەسە هەژار و نەدارانە بەسەرکەنەوە لە دەرگای ماڵەکانیان بدەن، خۆشی بینە ماڵیان، بزە و خەندە بینە سەرێوەکانیان، فرمێشی چاویان بستڕنەوە. پێغەمبەری خوا دەفەرمێت دا و مەڕڵاکم بسەدەقە، نەخۆشیەکانتان تەداوی بکەن بە بەخشین. پێغەمبەر صلی الله علیه و سلم هەرێکێک کە لێ بقەو مابایە دەستی برایەکی دەکرد دەگوت فەرمووی وەرە یارمەتی بدە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمان پێدەفەرمێ ئەو کەسی ماڵی خەڵکی ئاوادان دەکاتەوە و دڵی فەقیر و هەژارەکان خۆش دەکات رب العالمین لە قیامەتدا دڵی خۆش دەکات. کەواتە ئێوەش ببەخشن. بزانم پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ اتقوا النار ولو بشق تمرة.
خۆتانی پێ لە ئاگر پارێزن ئەگەر قەسبێکتە بیکە دوو کرد کەرتێکی ببەخشەوە بدە فەقیرێک و هەژارێک کەرتەکەی تر بۆ خۆت و ماڵ و مدارت هەتا خواگر لە ئاگر بتپارێزی کەواتە بەخشینی یەک لێتە قەسب ئەتوو لە ئاگر دەپارێزی. دەوڵەمەندان قەت مەترسێن پارەتان کەم بیتەوە. فەرمی خوای گەورە ئەنفیق منفیق عەلەیک تۆ ببەخشە ئەم نیش پێت دەبەخشمەوە. ماڵە هەژارەکان ئاوادام بکەنەوە فرمێسکەکانیان ئی منداڵە بێ باوکەکان ئی منداڵە بێ سوکنەکان ئی دایکە دەرجەرگ سوتاوەکان. بسم الله الرحمن الرحيم. سپاسی خوای گەورە ئەکەین کە بە خۆشحاڵی و ئەم ڕۆژتوانیمان بەشێکی تر لە پرۆژەکانی بەرنامەی بەخشین جێبەجێ بکەین لە بینایی یەکێتی نابینایانی کوردستان لە سلێمانی کە زیاد لە 100 نابینامان بەسەر کردوێتەوە و یەکی بە مەبلەغی 100,000 دینار یارمەتیمان داون چونکە ئێمە لە بەرنامەکانی ئەم ساڵمان بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز لە پرۆژەکانمانە بڕیارمان داوە کە زیاتر لە 600 کەم ئەندام بە هەرسێ بەشەکەیەوە کەم ئەندام بەنگشتی و نابینا و کورتەباڵا لێرە و لە هەولێر کۆمەکی بکەین. ئەمڕۆ بە خۆشحاڵەوە هی سلێمانیمان جێبەجێ کرد داوای دوعای خێرەکەین بۆ خێرەومەندان و دەوڵەمەندانی شارەکەمان و وڵاتەکەمان و هەرێمەکەمان کە زیاتر و زۆرتر ئینشاءڵڵا دەستکراوە بن ئێمەش زیاتر بتوانین هەموو چین و توێژەکانی ناو کۆمەڵگای کوردەواری ئەوەی کە پێویستی بە یارمەتی و دەستگیرۆی هەیە یارمەتیان بین ئینشاءڵڵا. گرفتی کەم ئەندام بەگشتی ئەوەیە کە 300 ڕۆژەک معاشیان وەرنەگرتووە دوایش کە معاشیان وەرگرتووە لە 150,000 معاشەکان کراوە بە 89,000 دینار کە ئەوە بەڕاستی جێگەی تەئەسف و نیگەرانیە زۆر بۆ دەسەڵاتێک کە دەستخاتە بینە قاقای کەسانێکەوە ناتوان بژێوی ژیان و قوتی ئێوارەی خۆیان پیا بکەن لە 150,000ەوە معاشەکەی بێنتە سەر 89,000 کە زۆر پیانەوە دیارەوە زۆر نیگەرانن و زۆر دڵگرانن و گەشتۆتە ئاستێک لەوانەیە هەرێکیان ڕۆژانە چەندەها جار دوعا لەو دەسەڵاتە بکە بۆیە ئومێد دەکەین ئینشاءڵڵا ئەو نەهامەتی و ئەو گەندەڵیە و ئەو دەستخستنە بینە قاقای ئەو میلەتە ئیتر لە سنوورێکا بوەسێ بە لەوە زیاتر میلەتەکەشمان و ئەزمونەکەشمان لەکەدار نەبێت. ئەمڕۆ بەرنامەی بەخشین بە هاوکاری و کۆمەچی و دەستگیرۆیەکانی ئێوە توانی لە یەکێتی نابینایان لە شاری سلێمانی 100 خانەوادەی نابینا دڵخۆش بکات بە هاوکاریەکانی ئێوە. لە کاتێکدا چەندین مانگە خاوەن پێداویستە تایبەتەکان و نابیناکان لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە موچەکانیان قەتیسماوە و لێی کورت کراوەتەوە. بەڵام بەخشندەی و هاوکاری و کۆمەچەکانی ئێوە و ئاکات ئێمە ڕۆژە دوای ڕۆژ دڵی ئەوان خۆش بکەین و ئەگەرچی حکوومەتی هەرێمی کوردستان دڵی ئەوانی شکاندووە. بۆی پێتان ئەڵێین هەر کات بەخشیتان بیری ئەوەتان بێت ئاوا 100 خانەوادەی هەژار 100 منداڵی بێبا و 100 خاوەن پێداویستی تایبەت دڵی خۆشە بێ و ماڵی ئاوادان ئەبێ و بەشێک لە مەینەتی و ناڕەحەتەکانی ژیانی پڕ دەکەینەوە. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. بەرنامەی بەخشین ڕۆژ لە دوای ڕۆژ لە خزمەتی هەژاران و نەداران و کەم ئەندامانی هەرێمی کوردستاندا بووە. هەر جارە و لە شارێک و
لە شارۆچکەیەکی هەرێمی کوردستان توانوێتی بە سەدان خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش بکات. بەرنامەی بەخشین بە مەبەستی بەسەرکردنەوەی کەم ئەندامان لە شاری هەولێر ئەمڕۆ ئەوێت 100 خانەوادەی کەم ئەندام دڵخۆش بکات بە دابەشکردنی هاوکاری بەسەریاندا. ئومێد دەکەین بە هاوکاریەکانی ئێوە بتوانین بەشێک لە مینەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی کەم ئەندامان کەم بکەینەوە و تۆزێک دڵیان خۆش بکەین و بەشی چەند ڕۆژێک بتوانین پێداویستەکانیان بۆ جێبەجێ بکەین. چەند ساتێک لەگەڵمانە. پێشەچی بە خێراتینی بەرنامەی بەخشین دەکەم لە ڕۆژێکی ئەوهادا کە کەم ئەندام ئازاری زۆرە و وەزعی معیشی تەواو نییە و هەروەها لەسەر ئەوەی کە وەزعی خۆی تەواو وەزعی معیشی تەواو نییە و موچەشی کم کرایتەوە زۆر بەداخەوە. لێرەدا من دەستخۆشی بەڕاستی و خواخێری بەرنامەی بەخشین بنووسیتن کە ئەوڕۆ هاتن بەهانای کۆمەڵی ژین هاتن هاوکاریەکی تێروتەسەند بە کەم ئەندام 100 کەم ئەندامی گەیاند. زۆر سوپاسیانەکەین کە لە ڕۆژێکی ئەوها بەهانەمان هاتن و هیوادارین هەروەها بەردەوام بێ بەرنامەی بەخشین بۆ هاوکاریکردنی کەم ئەندامان لە ڕۆژێکی وەچوو خاستن لەو وەزعی قەیرانیە و لەو وەزعی بێموچەیی و کەمکردنەوەی میوچە و ئینشاءالله خوا پاداشتی خێرتان بداتەوە و زۆر سوپاسانەکەم. بەخێر هاتنتان دەکەم بەخێر بێن سەرچاوان خۆشحاڵم ئەوڕۆ ئەو هاوکاریەتان گەیاندا کەم ئەندامان موچەی کەم ئەندامان 150,000 کە کەمترین موچەیە لە هەموو بابلین چینەکان. لەو کەمترینەش کە چاکسازی لە موچەکەی مەکرا بووتە 89,500 لەو 150,000. بەڕاستی ئەو با بڵین کەمکردنەوەی موچەیە لە کەماندامان کاریگەریەکی زۆر ینی لەسەر ژیانی کەماندامان دروست کرد چونکە ئەو معاشە خۆی هیچ نەبوو 150,000 خۆی بەو شێوەیە نەبوو کە پێداویستەکانی ئێمە دابین کە بۆ کەمکردنەوە زیاتر ینی شتەکەی ئالۆز کرد. لەبەر ئەوە ئەمن وەکو خۆم وەکو ئەندامی کۆمەڵێژی وەکو کەم ئەندامەچیش زۆر سوپاسی ئێوە دەکەم کە هاوکاریتان بە کەم ئەندامان گەیاند و لێرەوە داواکارم هەموو خێرخوازێک بەو مڵکەی کە هەیتی تۆزێک بتوانانی گۆڕانکاریەک لە ژیانی کەم ئەندامان دروست بکە چونکە بەڕاستی لە ئێستادا کەم ئەندام دەتوانم بڵێم بەش خوراوترین چینی کۆمەڵگان ئەو هاوکاریە کە با بڵێن لە ئێستادا لۆ کەم ئەندامانە بە تایبەتی لەوەی کە ئێستا کە وەکو باسم کرد موچە کەم کرایتەوە لە ئێستادا زۆر پێویست بە بڕای من لە کاتێکی زۆر گونجاو ئەو هاوکاریەت دەستی پێ کرد. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 13 0 965 0 723 25 55. کەمەندامان بەڕاستی مەغدورن. ئێستا کە نومانگ دەبێ ئەمە پارەمان لە لای حکوومەتە ئیکەم ئەندامان کەسی گوتن ساکسازی لێ دەکەین
کەم ئەندامان ئەلعانەکە زۆر بار و گوزەرێنان خراپە بەڕاستی ئێستا کە تۆگە لێک دێەوە یەکەم ئەندامان یعنی ڕۆژێ ناکە 500 نیاریش خۆمان 150,000 نەبوو مانجێ ئێستا کە 6,000 وەردەگرین دوای 9 مانگ بەسەرەوتر بەڕاستی ئێتو بە 9 مانگ مانجی 150,000 لێک کرا بە 6,000 دەوەرە بەس بەم بێکوو ژان و گوزەرانی دەبێت سەری کە مەدامەیە ئێستاکە سعب عایلەیە ژنی تەراقدایە کاکە ینی بەڕاستی وەزعی لەبەر نەبوونی وەزعی ناخۆشە کەم ئەندام وەڵی چی بەسە هات کە زۆر بە چای خۆتان دیتان ئەستن هەجوابیشان نەداینەوە هەر ئیسابیشان لەوە کەم ئەندامی نەکرد کەم ئەندام لێیان درا چەند جارە کەم ئەندام لێیان درا یعنی وەزعی ناخۆش زۆر شتەکە باش نەبوو هیچ شتێک نەکرایە کەم ئەندام مەغدورە خوا خێر ئەو خێرخوازانە بنووسی کە دەستی یارمەتی لۆ کەم ئەندامان درێژ دەکاتن بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستاندا کەم ئەندامان تیا دەژین یعنی ژیانێکە دەتوانم بڵێم یعنی بەو شێوازانەیەکە وەکو شایستە بە مرۆڤ بیتن بەداخەوە کۆی گشتی ئەو نەهامەتیانی ئەوڕۆکە کە کەم ئەندامان تێدا دەژین من وەکو سەرۆکی کۆمەڵەکە لە نزیکەوە ئاگادارم کۆی گشتی حکوومەتی هەرێم تێدا بەرپرسیارە بە دەرەجەی یەک ئینجا کۆمەڵگا ئینجا دەوروبەر و ژینگەکەش بە دەرەجی پێوانەی لێرکانەدا من بەناوی خۆم بەناوی ئەندامانی کۆمەڵی ژین ئەو ڕووکەکەوا لێرکانە توانیتانە بەرنامەی بەخشین توانوێتی هاوکاریەکی بەرچاو بگەێنێتە ئەو کەم ئەندامانە کە ڕێژێکی باشە ئەمەیان بەڕاستی مای دڵخۆشی وانە و مای دڵخۆشی ئێمەشە سوپاس و پێزانینێکی بێپایانم بۆ کۆی گشتی ئەو کەسانەی کەوە بووینە هۆکارکەوە ئەو هاوکاریە بگاتە ئەو کەمەندامانە و دوعای خێریش بە ئەو کەسانە دەکەم کەوە کەسانی خوا پێداون هیوادارم نمونیان زیاد بیتن داوایان لێ دەکەم ئەوە نە یەکەم جاریان بی و نە دوات جاریشیان بیتن چونکە بەڕاستی بەداخەوە کە ئەو شەیە لێرکانە دەڵێم ئەو ڕەکە وای لێ هاتێک کەم ئەندامان یعنی ئەرچیان کە تەسەر خەڵکانی خواپێدای خێرخواز و کەسانی کە لە زیاتی ئەوەی کە حکوومەت ئەرچیان لە ئەستۆ بگریتن زۆر بەداخەوە کە ئەو قسەیە دەکەم نابی کەم ئەندام ئەرچ بکەوتە سەر کۆمەڵگا دەبی حکوومەت لە ئەستۆی بگریتن بۆیە دووبارە سوپاسمان دەکەم. بەرنامەی بەخشین لە چەند پرۆژێکدا توانی لە خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک و خاوەن پێداویستە تایبەتەکاندا بێت ڕۆژ لە دوای ڕۆژ و سات لە دوای سات بەهۆی ئەم قەیرانەوە ئێوە توانیتان دڵی هەژاران و نەداران خۆش بکەن لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە بەرنامەی بەخشینیش هەر جارە و لە شارێک و لە شارۆچکەیەک توانی خانەوادە هەژار و نەدار و منداڵە بێباوک و کەم ئەندامەکان بەسەر بکاتەوە یەکێکیش لە پرۆژەکانی بەرنامەی بەخشین بریتی بوو لە هاوکاریکردنی خاوەن پێداویستە تایبەتەکان کە زیاد لە 600 خاوەن پێداویستی تایبەت لە بەرنامەی بەخشین سودمەند بوو ئێمڕۆژ بەهۆی جێبەجێکردنی یەکێک لەو پرۆژانەی بەرنامەی بەخشین لە شاری هەولێر توانیمان لە ڕێگەی هاوکاریەکانی ئێوە 100 خانەوادەی کەم ئەندام دڵخۆش بکەین و دیاریان بەسەر دابش بکەین ئەوە ئێوەن ئەتوانن مەوای هەژاران و نەدارانی هەرێمی کوردستان بن ئەو ئێوەن ئەتوانن لە بری حکوومەت دڵنەوایی و دڵخۆشی هەژاران و نەداران بکەن ئەو ئێوەن ئەتوانن لە بری نەدانی موچەی حکوومەت ئێوە بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان بۆ پڕکەنەوە
تا بەرنامەیەکتر پێتان شاد دەبینە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.